ئاو بە فیرۆ دەدەین سەرچاوی ژیانە زیانی بۆ ئێمە دەبێت ڕۆژێک دادێ ئەو ئاوە کەم دەکاتن ئاو نامێنێتن ئێمە وەکو شارێکی بیابانیمان لێدێ پێویستمان بۆی دەبێت ئاو دابی بکەین ئاو لەکوێ بینین ئێمە بە خۆمان شوێنەچین وڵاتەکەمان پڕەتی لە ئاو کە ئاومان نەبوو ئاو لەکوێ بینین جا بۆیە هیوادارم هەر کاتاکێک لە ئێمە لە شوێنی خۆیەوە پارێزگاری لەو سامانەکە کە هەیەی ئێمە تا شتێک لە دەست نەدەین یعنی نازانی قیمەتی ئەوەی ئیسیفادەی ئەوەی چەندە بەهایەکەی نازانین. تکاتان لێ دەکەم بە پێی ئیشەکانتان ئاو بەکاربهێنن. تکا لە حکوومەتیش دەکەم کە پرۆژەی ئاوەکان بە تەواوەتی دروست بکەن لەسەر سیستەمی خۆی. لازمە پێوەری زیرەکی ئەوەی بێتە دەمان بە هەمی مۆڵێکی کە vێگەوێ ئافرەتێت مە نوتڵ سەدی وەختە ئافتێت نەر یان دێ سواری شود یان دێ بەردەرگەهی شود ئەوەی زۆهێر کات ئان دێ خوتار کات یعنی قەستە بێشوون دێ خوتار کات ئەوەی مەزێخی هەکە پیڤەرێک هەبیت و سزاک هەبیت بۆ vân hawlatiya hebxû av dihêta parastin avê kê serekî jiyana beşerî ye.